ئەمە پەیامێکی ڕۆشنی زمنیە ئیمپلیسیتلی زمنی لە ناوەڕۆکی ئەم شتیانەوە هەیە کە بەڵام بۆیان ناچێتە سەر کێ بێدەنگەکەن کرێکارانی بەندەرەکانی ئیسپانیا و وڵاتانی تر کە ڕێگەیان کرد لەوەی تۆپ و تەیارە بچێ بۆ چەکۆ ئەسلحەی زیاد بچێ بۆ ئیسرائیل ئەمانە چۆن بێدەنگەکەن چۆن نتوانن هەمووانەی کەچی دانەدانی بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و کارگە گەورەکانی کۆمەلگانە بن بڕێوە و لای لەوانە کرێکارانەکەن کە لە وڵاتانی تر هاتوونێتە ئێرە یعنی ئێمە بەرهەمیم کۆمەلگانایی چی لێەکەن بۆ کوێ دەرەکەن چیەکەن خۆتان بۆ چۆڕۆن و بەڵام ئەو نقطەیە کە جێگەی جۆرێک لە گەشتبینیە ئەو جووا بە دانشکێنەیە کە خەڵکی ئازادی خواست هەتا ئێستا تام چەند ڕۆژە پێی داوەتەوە بەڵام پێم وایە بێ خەڵکیش بە بەرنامەوە دیێگرتوانە خۆی بۆ حازرکە ئەوانەی تر سیاسەتی پیلانکردن لە خەڵکدا ڕێژن تۆخمە بۆ خەڵک دروست دەکەن قوانین و دادگا لە دەست خۆیانە ئەم وەحشە بۆ دروست دەکەنەوە مەلەفی ئەوەی کە چۆن وەختی خۆی بە خۆیان وتەنی بەڕێگی قاچاق و ناڕستمی هاتوتە وڵات هەمووانەوە ڕەنگە لێ خۆت بکەنەوە بیکەن بە گشتا وڵێن تۆ ئاوایی دابنیشە وەکو کەسێکی ملکەچی سەرشۆڕ بۆم سیستەمە بۆم دەسەڵاتە پارەپول لە تۆ سەنیۆنێرینین بە چەک و مناڵی پێگوزە بوو نێفزە بکەی هەژاریە سەپێنی لە وڵاتەیە بوو نێفزە بکەی باز لە گۆڕانکاری شۆڕ و چێکی بکەوی لە ئاخری بەرحاڵ